ئەگەر قیاسی ئینسان بکەین بەوەی کە هەیەی یاخود خاوەنددارێتیەکات، ئێمە هەر یەکەمان لە خۆمانەوە دەست پێ بکەین با بزانین خاوەنی چین. یەکێکمان کە بە سادەیی دەست پێ ئەکا لە ژیانی خۆیان بەراوردی کەین بە خالقێکی ئەرز و ئاسمان کە لە یەکێ لە بڕگەکانی ئایەتە الکورسیە فەرمێت له ما في السماوات وما في الأرض، هەرچیە لە ئەرز و ئاسمانایە مڵکی ئەوە. بۆ ئەوەی کە لەمە جوان تێبگەین و حاڵی بین، ئەبێ لە خۆمانەوە دەست پێ بکەین گەنجێ هەموو ژیانێ خاتە سەر یەک. لە ئەخیراڵە وەڵڵاهی مامۆستا 100 مەتری ئەرزم کڕیوە بە تەمام بیکەم بە خانوو. لەوەتەی کاسبیە کە موازم لە خوێندن هێناوە، بەخوا هەر ئەمەم پێکڕا و هەر ئەمەشم لە دەست هاتووە. دوعای خێرم بۆ بکەین ئینشاڵڵا خانوویەکی تیا بکەم و ژنێکی تیا بێنم و ئیتر حەج و عەمرەی تیا بکەم و بەخوا ئیتر لەمە زیاتریشم ناوێت. ئەگەر کەسێکی دەوڵەمەندیش ببینی لە گەڕەکێکە بەجارێک پێی لێ ڕاکێشاوە و 500 دانە مەتری کردووە بە خانوو، ئیتر ئەمە شازە، ئەڵێن خانووەکەی بابەجیان 500 مەترە، خانوویەکی هەیە ماشەڵڵای لێبێ ئەڵێ خانووی پاشاکانە، ئەونەی هەیە بۆ کوڕا و کوڕی بەجێ بێڵێ تەواو نابێت. ئەگەر تۆزێ دووتر کەوینەوە و بچینە ناو باخەکەیەوە، کابرا داوەتمان بکا و بچین بۆ باخەکەی و لە دەرەوە حرەس و حیما و دەرگەوانی هەبێ ئەڵێمە باخی فڵان کەسە. جەنابتان خۆشبەخت بوون کە داوەتی کردوون و ئێستا تەشریفتان هێناوە بۆ ئەم باخە. ئەم باخە 5 دووەنمە. باخەکەی ئەو دیویش بە دەمیەوەتیە و شەری خۆیەتی. تۆش دەستە و نەزەرەوەسیت زانی ئەمەی کێیەت و خاوەنی ئەم باخەیە و ئێستا بە سیارەیەکی ئاخر مۆدیلەوە خۆیەکا بە ژوورا چێیە و بەقەدەر ئەوەی کە هەیە ڕێزی لێیەگریت و حسابی بۆ ئەکەیت و دەستە و نەزەر و پێت خۆشەکە لە نزیکەوە تەعاروف لەگەڵا بکەیت و وەڵا با ڕەسمێکیشمان بۆ یادگاری پێکەوە هەبێ. هەموو ئەمانە بەراوردی کە بە کەسێکی تر کە خاوەن مەشروعێکە و مؤسسەیەکی گەورە و معمەلێک و مؤسسەیەک و کۆمەڵێک کارمەند لەژێر دەستیا و خۆی بە تەنیا دەرەقەت نایە کردوێتی بە پشک و هاتووە 500 دۆنمێک ئەرز و مەشروع و معمەل و کارگەیەکی تیا کردوێتەوە و ئیتر ئەمە هیچ شتێک نایکێشێ. ئێمە ومانانی داما و لەوا چێت لە خەویشە ئەمانە نەبینین یاخود پێیان نەگەین. خوای گەورە ئەفەرمێت له ما في السماوات وما في الأرض. ئەفەرمێ خوای گەورە خاوەنی ئەوەی کە لە زەویایە و ئەوەی کە لە ئاسمانایە. یعنی چی ئەوەی کە لە زەویایە؟ یعنی ئەم زەویە بەم خڕیە، بەم گەورەیە، بەم پانتاییە، بە وشکانی و بە ئاوە هەمووی خۆیەتی، خۆی خاوەنددارێتیەکە، هەمووی مامۆستا بەڵێ. یعنی ئەمە بە تاپۆ هی ئێمە نییە؟ نەخێر. سەیری ئەرزەکانی خۆتان و سەیری دۆنمەکانی خۆتان کە نووسراوە مەملوکە لیدەولە، ئەوانە ئەرازی زیراعین، حەقی تەسەڕف بۆ ئەو کەسەیە کە باخەکەی تیا کردووە. ئەژنا بە تاپۆی ئەو نییە. ئەگەر بە تاپۆش بە تاپۆی ڕەشادیش هی ئەو بێ و مڵکەکە هی ئەو بێ و خانوەکە هی خۆی بێ، هەر ئەو نەخاوەنێتی کە بەجێی ئێهێڵێ و وەرەسە ئەیخوات و وەرەسەش خاوەنی نییە، ئەو ئەیدا بە و هەمووی کرێت چییە لە مڵکی خوایە. واتە کەس خاوەنی هیچ نییە، کەس دڵی بە هیچ خۆش نەبێ. هەموو ئەوەی کە هەیەی دوایی لە ڕای خوایە، خێرەومەندێ، قەبرانێکی وەقف کردووە بۆ ئەوەی کە 2 مەتر ئەرزی بنێت یا بنێژێ و تیا بشارێتەوە.